بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم و رحمت الله و برکاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک، ماندوو نەبن ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. ماندوو نەبن لە ئەو زوڵمەی تەواوی ئەم دەسەڵاتە لە خەڵکی هەرێمی کوردستان ئەیکا. ماندوو نەبن لە بێموچەیی، ماندوو نەبن لە نەخۆشی کۆرۆنا، ماندوو نەبن لەو ناحەقیەی دەرهەق بە خەڵکی هەرێمی کوردستان ئەکرێ ساڵهای ساڵە قوتی ئەم خەڵکە بە ناحەق لەلایەن خەڵکی دەسەڵاتدارەوە خورێ. ماندوو نەبن لە کۆمەڵێک قەیرانی دروستکرا و قەیرانی نەخوازرا و قەیرانی هەمە ڕەنگ و هەمە جۆر کە ڕووی کردووەتە ئێوەمانان. بەڕاستی تاک بە تاچی هاوڵاتیانی ئەم هەرێمە پێویستە پەیکەریان بۆ دروست بکرێ لەبەرەوەی تەحەمولکردنی ئەم دەسەڵات و حکوومەتە خۆی بۆ خۆی دڵێکی زۆر فراوانی ئەوێ. لە بەرنامەی دوانگەی خەڵکەوە توانن ڕاوسەرنج و تێبینی خۆتان بخەنە ڕوو ئەوەی لە دڵتانایە لەم بەرنمەیە بە ئازادانە بیدەن بە گوێی دەسەڵاتە. ئەگەر دەسەڵاتێک گوێی نەگرت ئەوە حواڵەی خوای بکەن و ئەگەریش بۆتان کرا بە زووترین کات بیگۆڕن. خۆشەویستان و بەڕێزان، تەوەری ئەمڕۆ کراوەیە. هیچ ناونیشانێکمان بۆ دانەناوە بۆ ئەوەی هەر بە ڕێزێک هەر تێبینی و سەرنجێکی هەیە لە بەرنامەکاتوانێ بیخاتە ڕوو. دیارە هەموو لایەک ئەزانین کە لێرە و لەوێ جاروبار خۆپیشاندانێک، نیمچە خۆپیشاندانێک، خۆپیشاندانێکی بچووک دێتە سەر شەقام و داوای مافەکانی خۆیان ئەکەن. بە تایبەت فەرمانبەران و مامۆستایانی بەڕێزی ئەم هەرێمە هەمیشە داوای قوت و مافی خۆیان کردووە پێشمەرگەیەکی بەڕێزێک لە وەزارەتی ناوخۆ و لە هێزەکانی پۆلیس و ئاسایش و دەستگا ئەمنیەکان بە شێوەیەکی گشتی تەندروستکاران و دکتۆرە بەڕێزەکان ئەوانەی کەمانیان گرتبوو، پۆلیسێکی بەڕێزی هاتوچۆ کە لەسەر شەقامەکان ڕۆشتا ئێوارە لەبەر خۆری گەرم ئەوەستێت و ئەویش مافی خۆیەتی داوای موچەکەی خۆی بکە. هیچ مانایەکی تیان نییە لە هیچ دنیا و شار و وڵات و شریعەت و عرف و قانون و دەسەڵاتێکان نەبووە لە تێکڕای ساڵێک کە 12 مانگە تەنها یەک موچە بدا بە فەرمانبەرانی کە لە ئێستادا دەنگۆی ئەوە هەیە موچە کەم بکرێتەوە و ڕێژەی 160 بدرێت و 140 لە هاوڵاتیان ببڕدرێ. خەڵکی دایان گرفتی هەیە و بەدەست دایان گرفتەوە ئەناڵێنێ. ئێمەی هاوڵاتی تا چەند ئەبێت بتوانین دژایەتی گەندەڵی و ئەم حکوومەتە گەندەڵە بکەین کە ڕۆشتا ئێوارە غەدر لە هاوڵاتیانی خۆی ئەکا. بۆیە لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانەی کە لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام هەیە توانن پەیوەندی بکەن بە بەرنامەکەوە، ڕاوسەرنجی خۆتان بخەنە ڕوو. لە هەمان کاتدا کۆمەڵێک کۆمنتی جوان هاتوون بۆ تەوەری ئەم جارە و بۆ بەرنامەکەمان دوانگەی خەڵک. ئینشاءالله لە دەرفەتێکە کۆمنتەکانی ژەخوێنینەوە و دایان خەینە بەردەستیەوەی ئازیز و خۆشەویست. بەڕێزان و خۆشەویستان، لای هەموو لایەک معلومە بەرنامەی دوانگەی خەڵک ڕۆژانی یەکشەمە و چوارشەمان دێتە خزمەتان کاتژمێر 7 ئێوارە بۆ ماوەی 45 خولەک تقریباً بەردەوامە بێ و هاوڵاتیانی بەڕێز دەتوانن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانەوە پەیوەندیمان پێوە بکەن. هەندێک لەو کۆمنتانە خوێنمەوە کە دیارە لەسەر شاشەی کەناڵی پەیامیش تەواجودی هەیە. تەباتێبین نووسیوێتی گرفتەکان زۆرن، پەتای کۆرۆنا و خراپی گوزەرانی هاوڵاتیان، داگیرکردنی خاچی کوردستان و بێباکی حکوومەت لەسەر هەموو ئەم گرفتانە. ئەمە خۆی بۆ خۆی تەوەرێکی گرنگە. ئەم کۆمنتەی کە نووسراوە ئەتوانین هەوەستەی لەسەر بکەین و دایان قسەی لەبارەوە بکەین. معاز کوردی نووسیوێتی پێشنیارەکەم حکوومەت خەتی فری بەهێز بکات، خەڵک زیاتر دەستەمۆتر دەبێت چونکە جیلی ئایپات و مۆبایلن و لە تۆڕە کۆمەڵایەتەکان میلەتین. بەڵێ. عەبدولفەتاح ئاغا نووسیوێتی نا بۆ کەمکردنەوەی موچەکانمان نەبن دیوارم و نەسەر پێچی ڕێنمایی و کارگێڕیم هەیە، بەڵکو دووپ لە بەرزکردنەوەش قەرزدارن بە من. ئەواتە دووپ لە بەرزکردنەوەشم قەرزدارن. کاک ئەحمەد نووسیوێتی کۆرۆنا بوونی نییە لە کوردستان، ئەگەر هەش بێت بەو شێوەیە نییە و گەورە کراوە تەنها بۆ مەشغوڵکردنی خەڵکە و هیچی تر.
ڕێدین تەوێڵەیی نووسیوێتی داوا لە هاوڵاتیانەکەم خۆیان بپارێزن لەم نەخۆشیە، بەڵام نەترسن هەر شتێک خی گەورە نەینووسی بێت نابێت. بەردەوامیش دەبین یاخۆت بەردەوامیش بن لە داوەڕەوەکانی خۆتان وستەم قبول نەکەن. ئەچمە لای یەکەم پەیوەندی کاک محەممەد وەرەگرم لە سلێمانی. کاک محەممەد کاک محەممەد کاکە جان فەرموو. السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. كاك محمود جان باش كاك محمد جان سواستك ممنونم. رأي كاك محمود جان نازع يعني هالشيء اللي في حكمته براسي هلا بيموت شيء هل شيء شيء لمولاتانية تخوا يعني شي بريز لم كاتا معاشي دكتورة كان خوف شاندانا كورونا جيانا ماوا يجني هيشتك نماوا كاك محمد تركيا حيرجك يعني انفق مثل زور بيضاك لكن من لازم خلق بو اخوي قدونا رجع دستجا بروخيا كاك محمد ويانا يعني كاتي روخانية جوال منە کاک محەممەد جان فەرموو. پیاوێکی بەڕێز لە ئەڵقەی ڕابردوو پەیوەندی کردوتی گوناحە پێیان بڵێ حکوومەت. قسەکەی جوان بوو ئەمانە ئەبێ پێیان بڵێ دەسەڵات حکوومەت نین کو حکوومەتی چی؟ بەڵێ دەستخۆش بە زۆر سپاس بۆ جەنابەت کاک محەممەد دەستخۆشی لێکم سەرکەوتوو بی ئینشاءڵڵا. کاک محەممەد وەرەگرم لە چاکسازی گەورانی سلێمانی. کاک محەممەد کاک محمود چۆن کاتت باش؟ هەموو کاتت باش کاک محەممەد گیان. کاک محمود گەجێ تەوەرەکەت لەسەر چاکسازی گەوران کردو؟ ئێمە تەوەرمان کردبوو لەسەر چاکسازی گەوران بەڵام ئەم تەوەرە کراوەیە فەرموو قسە بکە. کاک محمود هەر بارودۆخ چاکسازی گەوران بەچی خۆتان ئەسان بارودۆخمان زۆر خراوە. بەڵێ ئەتر کاکە لەو ڕاگەیاندانەوە بێجێ لەو کەناڵانەوە شتێکمان بکەن ئێمە مەمنونی. کاک محەممەد گوزەرانی تۆ چۆنە ئێستا لە نێو چاکسازیە چیت پێویستە؟ گوزەرانی گشتمان خراوە لە چاکسازی گەورانە. بەڵێ کاکە هەموو قاعان کراوەتە کەرەنتینە بێجێ نە حانووی تێبێجێ نە شتێ تێبێجێ یەک چیت ناکرێومان. باش چەند ساڵە تاوا کردو کاک محەممەد چەند لە ژوورەوەیت؟ وەڵایەوە 3 ساڵم تاوا کردو و 6م ماوە. 6ت ماوە؟ ئارەوەڵە خی گەورە ڕەحمەت پێ بکات. داواکارم لە نێچیروان بارزانی قوبا تاڵەبانی ئەدهەم بارزانی بێ جێمانە بێنە سەرخەت کاکە شتێ بۆ گەنجانە بکەن شتێ بۆ فەقیرانە بکەن. ئینشاءڵڵا کاک محەممەد دەست خۆش بێ سپاس بۆ پەیوەندەکەت. بەس چاکسازی نییە. دەست خۆش بێ براجان زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. سێ محەممەد ماشاء الله اللهم صل على سيدنا محمد وعلى آله وسلم لە تەختەقەوە. کاک محەممەد کاک محەممەد کاک محەممەد لە تەختەق. کاک محەممەد کاک ئەحمەد لە سلێمانی. السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. بەڵێ بە یارمەتی بۆ جارێک کاک ئەحمەد قساکە نازانم کاک ئەحمەد فەرموو قسە بکە چاوەکەم لە خزمەتین تۆ ئێستا لە پەخشای. کاک ئەحمەد وەڵام من لە گەڕێکی چوارچراوە قساکەم. بەڵێ لەبارەی مەوزوعێک تەماشام کرد تەوەری ئەمڕۆتان کراوەیە. بەڵێ وایە. ئەو یاردەیەکی زۆر ناوشرین هەیە لە ناو شارەکەمانە ئەوی ئەم سارانەی کە ئەگەڕێن بە موکەبەرەوە هاوارەکەن ئەوەی ماڵەوە دانیشتوم ئەوان هاوارەکەن بە دەمێکی زۆر بەرزیانی یاردێکی زۆر ناشرین ئەگەر بەرنامەیەکتان پێشکەش کردا لەسەر ئەم مەسەلەیە بۆ ئەوە هیچ نەبێت تۆزە بە ئوسلوبێکی جوان سەوتەکان یا کردیکەن یان ئەوەنە هاوار نەکەن بەڕاستەکەی زۆر ناخۆشە. دیاردەی سارەی گەڕۆک لە گەڕەکەکانە
بەڵێ ئەو سیارانەی کە ئاڵێن ئەمە تەماتێ و پەتاتێ و جا دوایی تەماتێ و پەتاتێ و پیاز و باینجانە زۆر بەرزە زۆر بە ناخۆشی هاوارەکان سەوتی سیارەکانیشیان بەرزە و جاری واش هەیە لە لەحزەیەکە چوار سیارە خۆیەکە بە کۆڵانێکە سەوتەکەی من درەنگەکاتەوە پیاوە بەڕێزە خۆزگە لە تەلەفۆنەوە گوێی لێگرتم مەبەستی ئەوەیە اینجا ئیتر نازە من ئەم داوا لە بەڕێستانەکەم شتێ بکەن یعنی یان هەرگەی قایمقامەوە لە شتێک بە مەسئولەکان بڵێن ئەمە دیازێکی زۆر ناشە جوانە زۆر باشە کاک ئەحمەدجان دەست و چاوت خۆش بێ بە تاکید ئیشەڵا ئیشی لەسەرەکەین دەستخۆش باش کا حەمڕەشید وەرەگرم لە ژاراوە ماوەسە محمودی بەرەزە و کاتت باش هەموو کاتت باش کا حەمەڕەشید سڵاوی خوا لێبێ برای بەڕێزی دەستی خۆت و ستافەکەت و کەناڵەکەستان پیرۆز بێ سپاس دەکەین سپاسی جەنابەت دەکەین مەمنونین ڕێگەم پێ بدە با پەیامە بگێنم فەرموو لە حەد بە دەردەسەڵات ناخۆشی کرد بەڵێ دەمێکە هاوار دەکەین بەڵێ بە حەقەکەش بڵین گرێم لێ مەکە خۆشم لەگەڵ دەخەم تێگەیشتی بەڵێ لەبەرەوەی هەچی ملی بگری وەلای بۆ حیزبێکی هەیە بەڵێ لەبەر نەبوونیەوە پۆزیسیۆن دەسەڵات بۆتەوە پۆزیسیۆنیش و دەسەڵاتیش بەڵێ ئاگادارن چاک بەداخەوە بەدیل نییە کە ئەم کارەی دەکەن ئاوا لەو میلەتەی دەکەن نەبوونی بەدیل و نەبوونیەوە پۆزیسیۆنە نەتان ناتوانانی ئۆپۆزیسیۆن یەکتر بگرن فشار بخەنە سەر دەسەڵات زۆرمان هاوار کرد لەو کەناڵە پیرۆزەی لە کەناڵەکانی دی چەند جار بۆ خۆم هاوارم کرد کاتان لێ دەکەم بەرەیەکتان نەبێ یەک حیزبدان بە یەک حیزبی دانایانی کاکە نەهامەتی میلەتەکەیە کاکە بەدیم نییە نابێ حیزبێک لە پێش میلەتەکەیەوە بێ ئاگام لێ لە سلێمانی خۆپیشاندانە کەس نییە لە پێشیانەوە ڕاستە تێگەیکی بەدیل نییە کاکە بەدیل نییە دەسەڵات ناخۆشی کردووە بەڵام کەس نییە ئاگام لێ دەسەڵات لە باتی ئۆپۆزیسیۆنی بۆ خۆی بۆتەوە ئۆپۆزیسیۆن تێگەیکی چاگادارن دەزان وەداگە چۆنە ئەوەی ئەلفوبەیەکی سیاسی خوێن بێ جوانە ئاگام لێ یەک حیزبدان بێ چەند حیزبی ئۆپۆزیسیۆن هەیە بێتگە لە پارتیویەکێتی و گۆڕان ئێستا بەڵێ ئەوەی کە ناوی لە خۆی ناوە ئۆپۆزیسیۆن کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی و نەوەی نوێ ئەدی دێ بڕۆ پێدا بڕۆ حیزبی لەوە پیتر هەیە ئۆپۆزیسیۆنیش هەیە هیچکی کەش هەیە ئادەی دەچێ وەڵا پێم بڵێ 86 ساڵە تەمەنی دەی ئەمن هەمە ئەیەکیان لە منم برای بەڕێزم چاوە لێدان پێدانانن هەر کەس خۆپەسەندی بۆیە ئەو حاڵمانە بەڵێ تێگەیشتی میلەتەکە سەری لێ شێواوە ئەی حیزبی سوعیە کەس نەبوو داوە گوتی دەزانم دەسەڵاتێکی پێ ناکرێ و پۆزیسیۆنی تواو حیزبە چیەکە ئۆپۆزیسیۆنەوە 86 ساڵ تەمەنێتی کاک حەمەڕەشید حیزبی سوعی کوردستان حیزبی سوعی عێراقی حیزبی شیوعی بزانە ئاگاتان لێک نییە بزانە هیچداندان بێتدان هاتن وایە وایە بەڵێ جان لێرەوە لەو کەناڵەیەوە داواتان لێ دەکەم تکاتان لێ دەکەم جان واز لە میلەتەکەی بێنن یان بەرەوەیەکی دروستکەن جان پێتردا بێنن کاکە هیچان احترام هیچان ناکەن دەستخۆشکا حەمەڕەشید جان بەڕێزی دەستخۆشیتان لێ دەکەم ئێوە دەسەڵات لە باتی وەسی شێ دەکا کاکە بۆ خۆیەوە بسوێنیشە جوانە دەست و چاوت خۆش بێ بۆ بینەران و بیستەران بۆ سپاس بۆ جەنابەت دەست خۆش بێ سپاس کا حەمەڕەشید کاک یوسف وەرەگرم لە هەولێر السلام عليكم. وعليك السلام ورحمة الله وبركاته. سپاس دەکەم کاک یوسف زۆر بەڕێزی لە خزمەتدای بەڕێز من کابراکم لە منداڵی و دوایەکی ئەفکاری علمی هەیە تاسکردی علمی زۆر بەخۆتمە بەدەستدایە ئاو کە سیارە بە ئاو سەمەنی بکاتن لە بۆژیگی هەموو دنیای لەوانەیە دەگۆڕیتن بەس ئەوەن یەک محاربەی دەکرێت دەگەرم محاربەتی لۆجستی زۆر بەخۆت یعنی داوای هاوکاری دەکەم نەم بۆ تەلەڤیزیۆنی پێیان دێ ئەو دیکومنتانە بڵاو بکاتەوە لەوە ڕایگشتی لە محکمە یاساناتەکان تەماشاکەنێ لە
لەبارەی تەکنۆلۆژی لەبارەی هەموو شتێکی تێدایە ئەگەر بێت و ئەو یعنی متاکیدم بەدنیا ڕاگەیشتە بەس یعنی ئەوە پێ دەکەن لەبەری ڕادەکەن لەبەر شتێک زۆر زۆر نیم و زۆر زۆر بەقوەتە و بۆ ڕانکاری معامل سیارات و تەسمیمدەی بۆڕن و ساردەی بۆڕی شتێکە بە سیاسی کرایە وەرێ دەکەن لە سیاسەکانی ئێرانە دووادارم ئەگەر ئەو بۆ بێن بە هاناموانەوە بێن ڕەنگ زۆر باشکردنی ئەو بارەدارایی حکومەتی هەرێمی ئەوش پێ هەرج بێتن ئەوە سەرداری بانگەوازم کرد بەس تەلەڤیزیۆنی بۆمایە بەڕاستی. کاک یوسف جەنابەت توێژینەوەت هەیە داهێنانت هەیە سیارە بە ئاو ئیش دەکا بە ئاو سوتەمەنی پێکەوە یعنی ئاو سوتەمەنی بەخش زیاتی زیاتی ئاو سوتەمەنی تەسیریشی نییە بۆ فیتمەمپی سیارەکە نا زۆر باشێکە ناکە بە جوداتانچی ئایا بۆ جوداتانچی سوتەمەنی بە جودا جوانە ئێدە دوای بەرنامەکە دەتوانی پەیوەندیمان پێوە بکەیتەوە ئیشاڵڵە باشە سپاسە دەکەین بۆ خۆم چاوەڕێ دەکەم دوای بەرنامەکە پەیوەندیم پێوە بکەرەوە ئیشاڵڵا ئیش لەسەر و بابەتەی جەنابەت دەکەین باشە زۆر باشە زانیت یعنی هەر حەزم لێ خەبەری خەڵکی کوردستانی کە ئەوەندە نەت لە بەغدایە و نەت ناولا ئەولا بەخوای بەخوا سکرێ عیلمان هەیە دەبێت دنیا هەموو مەجبورمان بکەن بیارێ بە ملیار فامدادی ئەو ڕوخسەتی دەینەوە لە قانونی بەڕای اختراع و شتیا بزانێ ملکی پزیشکە ئەو دزانی باش شارەزایە بەڵێ بەڵێ مستقبل وخاصياتي من كردستان يعني اوشتمان هي اما بيزونينا دەستخۆش زۆر باشە دەستخۆش کاک یوسف سپاس دەکەم بۆ پەیوەندەکەت دوای بەرنامە چاوەڕێتین ئینشاءڵڵا. کاک ڕێبەر لە کەڵەکچی. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. خشمنا محمود. چۆنی کاک ڕێبەر گیان؟ یەک داواکاریمەیە وەڵڵا. لە خزمەتان. هەر قسەکەی بێشۆلە. ئەمە بما فێنەکە بەهایەتی قورئان. ئیشکالە چییە دەتۆ لەسەر خۆ قسەکە ئیشکالە چییە؟ کاکە چی دەڵێ هیچ نادێت جێبەجێکردن. بە قورئان لێت تێناگەم. هیچ ناکە یامری متەنیە هەر نییە. ئەوەی شڵە خودە ناویان دەبەر. کاک دابان. بەڵێ. عەفو کاک ڕێبەر با بزانم کاک دابان لێ تێگەیشتووەڵی چی؟ لێت تێناگەم. دەڵێ. دووبارەی کۆستا کاک دابان گوێ لە دەیت. کاک ڕێبەر وەڵا بەداخەوە داخرایەوە لی تێنەگەیشتم. باوکی محەممەد وەرەگرم لە تەچێ. السلام عليكم. وعليك السلام ورحمة الله وبركاته. برا بەڕێزەکەم من قابەتێکم هەبوو حەزم ئێوە ڕاگەاندن بیوروژێنن فەرموو لە ڕووی ئاینیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە هەموو ڕوویەکەوە بەڕاستی وەکو حکوومەت ناچووکە حکوومەتمان نیە دەسەڵاتمان هەیە وەکو دەسەڵات زاڵمە میلەتی زاڵمە. ئێستا جەنابەت ئەگەر بێی ئەم شارۆچکانە بگەڕێی لە مەسافەی کۆڵانێکە کە 50 مەتر ئەبێ ڕەنگە 6 تاسەی کابێ 4 تاسەی کابێ 10 تاسەی کابێ ئەمە معقول نییە بەڕاستی ئەمە ساری لە بنهێنا مانتۆڕی هەموو لێران کرد ئەگەر بکە بەڕاستی چی جنابتان وەکو ڕاگەاندن لایەنی پەیوەندیدار باوەڕ هەبێ هاوڵاتی وا هەیە تاسەی وای کردووە لە سەیتەرەکان شا تاسی وانە یعنی من بەش بە حاڵی خۆم وەکو کاسێکە و کێشەیەم هەیە ئەگەر بکرێت جنابتان بیوروژێن بەشمان تاسانەکەم بێتەوە کاکە تاسە سەری هەموو کاسبەکانی خوارد. بەڵێ دەستان خۆش بێ لەشتان سپاس دەکەم دەستی جەنابی شت خۆش بێ هەر بژیت کە باوکی محەممەد سپاس بۆ پەیوەندێکت باش. کاک محەممەد لە سۆران. کاک محەممەد فەرمووجانەکەم باش بەڕێ چۆنی کاک محەممەد گیان باشی سەلامەتی لە خزمەتتان حکوومەتە بکەم باشە فەرموو چۆن باسی دەکەی؟ وەڵی حکوومەتەکە دەرەدەیەک حکوومەتە زۆر 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 باشە ئینشاڵڵا تا ساتێکە سەرەگێ زۆر باشە هەتا ماڵە بارزان هەبیتن ئێمە بێخەمین لە هەموو شتێک باسی و هەموو دنیا مەرفەت بازانی هەموو دنیا نێزیروان بازانی مەسرۆر بازانی هەموو دنیا بەس حیزبەکان لێیگەڕێ کوردستانێکی ئارام کوردستانێکی خۆش و خۆشبەخت بەڕێوەدەست بەڵام حیزبەکان لێی ناگەڕێ
هیوادارم لەو حەزانە لەو لێگەڕێن بۆ حکوومەتێکی جوان بەس لەو برا گەورە و لە کاک نەسیبمان بارزانی گەڕێ دنیاکە زۆر ئارام و خۆش دەبێت. بەڵێ زۆر سپاس. سپاس بۆ جەنابیشت کاک محەممەد دەستخۆش بۆ پەیوەندێکت. بەردەوامی لەگەڵتان بەڕێزان. کاک یاسین لە سەید سادق. کاک یاسین. الو بەڵێ کاک یاسین جان. السلام عليكم ورحمة الله. وعليك السلام ورحمة الله وبركاته. بس ویسته زعم دەستخۆشی لە جەنابەکەم کەسێکی زۆر بەڕێزە محتەرەمی. مەمنونی جەنابتم سپاس دەکەم. قوربانم. گەورەی خۆتە. حکوومەتی هەرێم وەڵای حکوومەتی هەرێم هیچ شتێکی نەکردووە نازانم چی پێ بڵێم ئەمەکەی حکوومەتە پێچی و داماوم لە سەیسایەکەم نەبوونم داماوم سێمان کرێخانوم نەیاوە باوەڕکردانم نییە بخۆم نیچەوە لە سێری ماڵەکەم کە دوو جار پەیوەندیم کردو بە جەنابتانەوە بێن بەلام و کەس نهاتێت چی پێ بڵێم بە قورئان وا خەریکە شێتەکەم ێزانم نەخۆشە ئەوە مناڵێ بێ خۆ ئاگادارە حەقم بۆ نەکڕیوە. کاک یاسین گیان دوایی بەرنامەکە پەیوەندیم پێەکەیتەوە ئینشاءڵڵا. من زۆر مەمنونی تۆم سپاس دەکەم نازانم بچم بۆ چی شوێنێ ماڵم لە سەیسایەقە زۆر نەبوونم سوێن بەخوای گەورە. باش وەرە سێری خێزانم کەم حەقم بۆ وەرنەگرتووە سوێن بەخوای گەورە. پێویست ناکە دوای بەرنامەکە پەیوەندیمان پێوە بکەرەوە بە کەناڵی پەیامەوە ژمارەکەت وەرەگرین و بۆم ڕقەمە. بەڵێ بۆم ڕقەمە. من زۆر مەمنونم خۆی گەورە لێ ڕازی بێت. لە خزمەتە قوربانم لە خزمەتام گیانەکەم لە خزمەت. کاک ئاوات وەرەگرم لە بەلجیکا. ئێوارەی باش کاک مەحموود ئێوارەی تەلەڤیزیۆنی کەناڵی پەیامیش باش هەموو کاتت باش کاک ئاوات سپاس بۆ جەنابەت. هیوادارم سەرکەوتوو بن هیوادارم هەموو کاتێ لە خۆشییا بن ئەگەر دوو دەقە مەجالم بیتێ من چەند شتێکی لە حەزەکەم بیوژێنم مادەم تەوەرەکە کراوەیە. لە خزمەتان فەرموو. لەسەر بارودۆخی ئەمڕۆی کوردستانەوەی ڕاستی بازە مشکلەیەکی باز دەکرێ تەلەفۆنەکرێ ئەمانە هەر مشکلە نین بەڵام مشکلەی گەورە ئەوەیە قوت و ژیانی خەڵک ئەوە لە هەمووی گرنگترە ئەگەر حکوومەت یا باڵین دەسەڵاتداران وەلە حکوومەت نییە من داوایەکم هەیە لەم کەناڵە بەڕێزەی ئێوەوە لە خەڵکی هەرێمی کوردستان لەم کەناڵە بەڕێزەی ئێوەوە کەس نەڵێ حکوومەت بەڵێن دەسەڵاتی پارتیوێکێتی چکە حکوومەت ئەوەیە کە تۆ هەمومان یەمەعازەوی وایە کاک مەحموود. بەڵێ وایە. ئەجا لەبەرەوە نەڵێن بەس حەزم کرد ئەوە بڵێم ویستمەوە بڵێم من لە دێنجی ابتیدایی بووم کاک مەحموود حەدیثێکی پێغەمبەر هەیە سەڵاو عەلەیهی وسەلەم ئەو کاتە مامۆستا پێی وتی نیشانەکانی منافق سێ شتە. علامات المنافق ثلاث إذا كلم كذب لا إذا حدث كذب وإذا أؤتمن خان وإذا وعد أخلف أخلف بله أخلف كواتا من الذي في دايب ما حديثا لبركز كشكسي ما مصاب الحكومتية ما عمل صلاتية ما هسيكي كان موجودة كواتا باخەڵک مەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان ڕزان لەکەم کاتە بڵێن دەسەڵات کاتە بڵێن هەچێ بڵێن لەبەرەوەی ئەمڕۆ خەڵک ئێستا خەڵکی لە کوردستان من خەڵکی سلەیمانیم لە سلەیمانی 4 مانگە مەعاشی نەیەوە کاک مەحموود ئەوە تا ئەمڕۆ خەڵک هاتووە سەر زادە ئاگام لێیە وایە ئاگام لێ خەڵک هاتووە سەر زادە کابرا بژێوی نییە ژیانی نییە لەبەرەوە ئەمە مشکلە گەورەکەی داوا لە مامۆستا عەلی بافیر و مامۆستا سەلاح الدین بەهادین و ئەوەی کە ناوی نەوەی نییە ئەو حیزبی ناوی نەوەی نییە نەوەی نوێ یەک بگرن کاک مەحموود بۆ خاتی خوا پێغەمبەر خەڵکی عیبادەت بوو کاک مەحموود بۆ خاتی خوا پێغەمبەر ئەم حیزبا بێ بڕوخێ ئەم دەسەڵاتە بێ بڕوخێ بەخوا ئەمڕۆ دەڕوخێ 10 ساڵی کەسێ هەلێ بێ بڕوخێت کە
قوت و ژیانی خەڵکی بڕیوە شوێنی خەڵکی مژلیوە کاک محموود ئەنجا ڕێوی فڵاومە بوو تەلەڤیزیۆنەکەتان ئەمە کاکە مێمبەرەکەی خەڵکی کوردستان بتوانێت ڕای خۆی تیادا بڕێ هیوام سەرکەوتوو و خۆشی و سەلامەتی و کامەرانیتانە بە تایبەتی بۆ تۆ مەمنونی جەنابتم گەورەی نواندووە کاگاوە گیان لێرەوە بە تایبەتی بۆ تۆی گۆ دڵ بەخوا بەقا هەموو دنیا خۆش نەیە خوار و تاڵ کردکە خوا دادارە دەقە بە دەقە متابعی بەرنامەکانت دەکەم بە قوربانی تۆ بم بە قوربانی تۆ بم من مەمنونی تۆم گەورەی خۆتن نواندووە سپاس دەکەم من بچووکی ئێوەم دەست و چاوت خۆش بێ تۆ برای ئەزیزی منی لەشە ساغ بێ خوا لەگەڵ بێ خوا حافیزت بێ خوا لەگەڵ بێ کاگەحسان وەرەگرم لە شاری سلێمانی ئەلۆ کاک محمود جان باشی چۆنی کاگەحسان جان باشی بەڕێزی قوربانە بم لە خزمەتە خۆم شخصی خۆم برایەکم لە زیندانی چاکسازی گەورانی سلێمانیە باشە ئێستا لەناو چاکسازەکانە لەناو چاکسازەکانە توشبووی تایە بۆ لە تەلەڤیزیۆنە بڵاوی ناکەنەوە توشبووی تایە خەڵک بەر بۆ لە سژنا بۆ بەری نایەن بەڵێ کاکە مانجێکە بەر بۆ بەری نایەن هەیە بەریان کاکە لە هەفتەیەکە سێ ڕۆژ با دەوام بکرێتەوە لەبەر ئەو فەقیر و دامانە کاکە گیان هەیە کە سوکاری فەقیرە هەژارە کاکە دینارێکی نییە بیدا بە کرێ تەکسی ڕاستە دینارێکی نییە بیدا بە کرێ تەکسی کاکە توشبووان لێرەن کاکە گیان ئەوە ئیسە کەسی من توش بوو ئیسە یەک کەس مەرحەبایی ناکەن ناتوانێت بێتە نەو ماڵ و مناڵە ڕاستەکەی هەموو کەس تیاتی خاوەن پێداویستی تایبەتە تیاتی نەبوونە تیاتی کاکە گیان قوربەسەرە ئیتر کاکە گیان داوا لە سەرۆکی هەرێمەکە لێبردیە بۆ ئەم زندانیانە دەرکا لەبەر خاتری ئەم کۆرۆنایە کاکە گیان پاکستان ئەفویدا ئەمریکا لێبردنیدا هەموو وڵاتەکان لێبردنی دەدا داوا بەس ئەم کوردستانە بچووکە لێبردن نادا کاکە سەرۆکی هەرێم گوێت نییە گوێتە دەی نییە گوێی خۆمت بۆ عەمەلاتەکەم ئەدەمێ بەس گوێت ببیستە کاکە گیان ئەم خەڵکە کاکە گیان بەدبەخت بوو چارەڕەش بوو دێکەس بوو کاکە هەیە خێزانی خۆی خەریکە تەلاقەدا خەڵک تاکەی بەسەیتر گوێ لەم حکومەتە بۆ وەرگرن کاکە بەداخەوە ئەستا لێبردنێ بۆ ئەم خەڵکە دەرکەن کاکە گیان هەیە 3 مانگە 2 مانگە 4 مانگە بەر بووە کاکە بەری نادەن چۆن بۆ بەریان نادەن بۆ نایڵم براکەمان ببینی کەسی خۆمان ببینی زۆر بەداخەوە هیوادارم سەرکەوتوو بێ کاک محمود سپاس دەکەم کاک ئەحسان گیان خۆشحاڵ بووم دەستخۆش سپاس بۆ پەیوەندێکەت هەر بژیت کاک ئاکۆ وەرەگرم لە سلێمانی السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. كاتب باش كاكا محمود همو كاتب باش كاكا أكو جان. مرة صوتك كان كاكا قيامة من هي ما دام تور كراوي ريمان بدن إن شاء الله قيامة كمان بقيني. لخدمتان فهمي. مرة ذي من قيامة كان بو سروكي حكومات والسروكي هريم بتايبتيش سروكي حكومات كبارتي كان بيلان برا قورة. بله. والله حەزەکەم یعنی ئەگەر نیەتی وەکو ڕایشکاری کۆمەڵایەتی ئەگەر نیەتی وەکو ڕایشکاری مەدەنی کورد نازانم هەرچیە کە خۆی ئەنی ئەوان ڕایشکاریان زۆرە شکر بۆ بڕینی قوتی خەڵک ڕایشکاریان زۆرە بۆ بڕینی موچەی خەڵک ڕایشکاریان زۆرە بۆ ڕوتانەوەی خەڵک ڕایشکاریان زۆرە بۆ زۆر شت ڕایشکاریان دەیکات ڕایشکارێک بگرا بینێرەنە ئەو خەڵکە بعد پنای خۆتان نەبێت بینێرە بڵێ بۆ ناو بازاری سلێمانیە دانیشە ناو بازاری هەولێرە لە پاڵتەڵایە دانیشەکە کە تۆ دەوامەکەت با لێرە بێت تۆ ئیشەکەت با لێرە بێت ببینە خەڵک چی بە من ئەڵێ و کاکە تۆ سەرۆکی حکوومەتی تۆ بە حسابی خۆت یعنی ئەو بە تەنها حسابی خۆی سەرۆکی حکوومەتە باوەڕکە لای هیچ کەس جگە لە پارتیەکان ئەو پیاوە نە سەرۆکی حکوومەتە نە حکوومەت هەیە نە دەسەڵات هەیە نە هیچ شتێک هەیە لە وڵاتەیە دەیخۆ ئەگەر هەیە من پێم خۆشە بەو پەڕیشانازیەوە دەنگم بە ڕیفراندۆم داوە ئەمە بۆ مێژووە بن بە بەڵگەوە دامە ساحێبی قسەی خۆمان لەم تەلەڤیزیۆنە پیرۆزەی ئێوە ئەیڵێم بەخوا قەسەم بە تەنها ئەم ئاکۆیە 250 دەنگم داوە چونکە ئەو کات لە هێزێکی ئەمنی بووم لە ناو شاری کەرکووکە 250 دەنگم بە بەڵێ بۆ ڕیفراندۆم داوە بایی 250 فلزەی پەشیمانیە چونکە 250,000 جار لە خۆی و لە سەرۆکی هەرێمەڵم لە باوکی و لە باپیریشی خۆم بە دڵسۆزتری خاکی نیشتیمانەزانم بەڵێ ئەمە
ناکرێ جەنابیان بەتەنها خۆی بەسەرۆکی حکوومەت دەزانێت خۆی بەسەر 5 ملیۆن کوردا فەرزکە کاکە وەڵڵا تۆ نی وەڵڵاهی تەنها بنەماڵە تۆی کردوتە شێت تەنها بارتی ئەوەت نییە ناتوانی بەڕێوەی بەری دەیتارە بەخوا بدە ئەگەر بتوانایە هەر چۆنێ بێ نێچیروان بەرزانی ئامۆزایەتی نازان چێتی ئەو باشتر بوو خۆ ئەزانم ئەو وڵاتی قەزا کرد خۆ ئەزانم ئەو بناوی ئابووری سەر بەخۆ زۆر شتی کرد بەڵام ئەم پیاوە پیاوێکە عەسکەرە ئەم پیاوە پیاوێکی سیاسی نییە ئەم پیاوە پیاوێکی عقد و کینەیەکی لەگەڵایە بەرامبەر بە چواردەور و بە خەڵکی کوردستانیش ئەگەر نیەتی دەیبا بۆمان ڕوون کاتەوە کاکە ئەم پیاوە لەوەتی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەم نەخۆشی کۆرۆنای هاتوو ئامادە نییە وەزیرەکانی خۆشی بینێ لە پشت لاپتۆپێکەوە دانیشتووە قسەیان لەگەڵەکە چۆن وا ئەبێ یعنی بەڕاستی سەرۆکاتی حکوومەت بەوەکرێت تۆ بچی لە پشت لاپتۆپێکەوە دانیشی 4 مانگە وەزیرێکە نەبینیوە ئەکرێ جوان عزیزەکەم یعنی ئەمانە کۆمەڵێ شت هەیە لێرە خەڵکی ئەم وڵاتە داماو بوون بەدەست ئەم حیزبەوە بە تایبەتی ئەم حیزبە کاکە من ئەزانم حیزبەکانی تر بۆ نمونە من بۆ خۆم لە هەنگری یەکێتیم ئەزانم بەڵێ یەکێتیش غەڵەتی هەیە بەڵێ یەکێتی شەریکە تاوانە بەڵام خۆ ئەوە تا ئێمە کاقوبا دەبینین چووە بەغا هاتەوە بە قورئان ئەدوو بۆیە سوێنە خۆم بەو نەسە ئێستا ئەو نێچیروان بارزانیەکە چوەتە بەغداد بە حکم و زۆری هاوڵاتیان ڕۆشتووە ئەگەر نا 10 ساڵی تر 1 دینار لەم وڵاتە نەمێنێ ئەو پیاوەی کە ناوی مسرور بەرزانی ئامادە نییە سازش لەسەر 1 چرکە ژیانی خۆی بک بڕات بۆ ئەو بەدایە بۆ دانیشتن لەگەڵ هەنا بۆ چونکە ئەم پیاوە بوخسێک لە نافیا هەیە شتێک لە نافی ئەم پیاوە هەیە ڕێی پێنادا کەس لە خۆی بە گەورەتر بزانێ لە کاتێکە بۆ ئاگاداری ئەو ئەڵەن چونکە ئێوەی بەڕێز ئەزانن خەڵکی هاوڵاتیانی بۆ ڕێزی کوردستان ئەزانن هەر کەس خۆی بە گەورە زانی ئەوە بچووکە هەر کەس خۆی بە گەورە بزانێ ئەو بچووکە بەخوا خەسەم ئەو پیاوە ئەوەندە خۆی بە گەورە ئەزانێت تەنانەت ڕێگە بە باوکی نادەیە دەست کاتە ئیش و کارەکانیەوە کە باوک پیرۆستترین شتە لە ژیانە بۆ مرۆڤ بۆ پیاو بە تایبەتی ئەم پیاوە نازانم چیە یعنی تێ ناگەم کاکەم نیەتی ڕایۆشکاری نییە وەڵڵاهی خەڵکی خۆتان ئاسایی پیاوێکی وەک جەنابەت ئەوە لەو حیبە تۆ ببیتە ڕایۆشکاری ئەو پیاوێکی وەک جەنابەت بە ڕایۆشکاری ئەو پیاوە ئەگەر ئینسانیەتی ئەوێ ئەگەر ڕاستگۆیی ئەوێ من بەڵێنی ئەوەی پێ ئەدەم دەجات هەندەی بۆ بکەمە بۆ مرەکەبی زەنگدانە دەنگ بۆ پیاوە دەم بەڵام ڕایۆشکاریی وەکو جەنابەت ڕاستگۆیانە پیاوانەی هەبێ ڕاستگۆ بێ ڕاستگۆ تەنها ڕاستگۆ بێ هیچی ترمان نات سپاس دەکەم بڵێ جەنابی سەرۆک میلەتەکەت ئەمەی پێویستە نەک ئەوەی کابرا پەنا تا دانیشێ بڵێ وەڵا قوربان هەموو عالەم لە تۆ ڕازیە تۆ براگەورەی هەموو لایەکی نابەخوا براگەورەی منی نەبووی نابی لەوە دڵنیابە بەڵێ کاگاکۆ جان سپاس بۆ جەنابەت هیوادارم پەیامەکەم گەیشت بێت دەست خۆش بێ ئینشاڵڵا گەیشتووە سپاس دەکەم لەشت ساغ بێ کاک غەریب وەرەگرم لە چاکسازی گەورانی سلێمانی کاک غەریب چاوەکەم دەنگە بەرزکەرەوە و ببوورە دەمێکە لەسەر هێڵماویتەوە دەنگت بەرزکەرەوە کاک غەریب گیان گوێم لێ نییە باشە کاک غەریب گیان بەس دەنگت بەرزکەرەوە بە ئارەزوی خۆت قسەکە لە خزمەتای بەڵێ گیان ئێستا باشە فەرموو وەڵی ئێمە لەم دیدانەیە وا بۆ 4 مانگ 5 مانگە مواجەمان نیە قسم و کەسوکاری خۆمان نابینین دوای ئەوە هەندێک زیندانی هەیە مۆڵەتیان هەیە مۆڵەتەکانیان ڕاگرتووە بەڵێ وەزیری کاروباری کۆمەڵایەتی هاتووە لێرە ئەو هەفتەیە پێشە سەکتە بۆ ئێماکە ئەڵێ ئەم زیندانیانە مەناعی لەشیان لاوازە بەرگری لەشیان لاوازە ئەگەر بێت و تووشی نەخۆشی کۆرۆنا ببن دەستەتان بەرگەی ناگرێ ئایا ئەگەر وەزارەتێک بۆ گەورەی خۆیەوانەیە کردنیوەی ئەم حکومەتەی لەژێر دەسایە و فەرمابەری دنیا هەیە موچەی بەلاژ وەرەگرن ئەو ڕاستی ئازانەی کە زیندانیەکان بەرگری لەشیان لاوازە و بەرگەی ئەم نەخۆشیە ناگرن بۆ ئاوڕێژ لەم زیندانیانە نەیانوانێ دوایەوە ئەمڕۆ دووسێ خوشکە ئەندام پەرلەمان هاتووە نەیانێشت و هیچ زیندانیە بیبینێ خۆیان چەند کەسێکی دیاریکراویان هەیە ئەیبن بۆ لای ئەو کەسانە و قسەی باک و بری و جوۆیان بۆوەکەن لەگەڵ ڕێزم بۆ تۆ ماساوچی دایرن ئێمە لێرە وەسمان زۆر خراپە داوا لە بەڕێستانەکەی لە ڕێی ئەندام پەرلەمانەکانەوانێ ئەندام پەرلەمانەکانی کۆتان بێن ئاوڕێ لەم تشنە بنەوانێ بێن سەرێک لەم زیندانیانە بەمزانە کێشیان چییە مەعاناتیان چییە لە ماوەی ئەم 4 مانگەیە چەناها کەسەیە لە کەسم و کەسی خۆی جیابەتەوە لە خێزانی جیابەتەوە بە هۆکاریەوەی کە نایبینێ کێشەی هەیە خەڵک لە دەرەوە نان نییە بیخوات ئێمە لێرە نانمان لەشوێ بوو پارەمان لەشوێ بوو
سجن هەیە لێرە پارەی پاکە تێژگەری پێ نییە پارەی بکیتێکی پێ نییە لێرە بەداخەوە دوای ئەوە ئێمە بودجێمان بۆ سەر بە پێ بوو ئەوەی بمانە لێ شتمان بۆ بکڕێ بڕوا و بێ 4-5 دانە مانگە ئێمە هیچ شتێکمان نادرێت ئەوەی کە ئەمان نەنێ بەشی 2 نەفەر ناکات ئیتر لە هەموو ڕوویەکەی ئەومە کێشەمان زۆرە زیندانی هەیە 20 ساڵە لێرەیە ئایا گەرم کەسە کێشە لە زیندانەکەیان نییە ئێستا زۆر کەسێ دەسێت تەلەڤیزیۆنەڵی زیندانەکان کەسێکی خراپن ئایا ئەگەر زیندانیەک کەسێکی خراپە یەکۆ حکومەتێکی گەورەی بە 20 ساڵ نەتوانی کەسێ چاکسازکەی بە چەند چاکسازیەکەی کێشە لە زیندانەکانە هەیە ڕاستێک هەنێکی تایە مکۆم زیندانیم غەڵەتێکم کردووە بەڵام هەموو کەسێ شایانی غەڵەتە ئەم غەڵەتە بۆی هێ لە داهاتووە قەرەبووی بکاتەوانە بێ بە کەسێک باشە نا کەسێ لێرە چاکساز بوو چۆتە دەرەوانێ و ئێستا دوای ژیانی خۆی گەوتووە بەڵام ئەمان چاکسازەکان لە بنەڕەتەوە غەڵەتە بەڵێ حکمی ئیدامی زۆر کەسیاوە کابرا 7 ساڵە چاوەڕێی ئەوە کە پەتی تێدارە بکەن ئایا کە سوکاری چاوەڕێی چی بکەن ئەبێ ڕۆ شەو بەو ئاواتەوە کۆن بەیانی کوڕەکەیان ببینن چیان لێەکەن دواوە چیان لێەکەن نازانم من خەڵکە لێرەیە کە دوانە ژوورێکەوانێ و لە 4 دیوارە نەمواجه و هەبێت و نەیشتێ وەزیر هاتووە لێ بەسکای بکەلەکە کەس و سوکاتانە بکەن خەڵک نان نییە بیخوا ئینتەرنێتی چی ئەمان لە ماڵەکەی خۆیان وەڕوان خۆیان لە پارەی باشی میلەتیان هەیە دوایەوە 1350 کەسین من 15 دانە ڕۆژە ئازاری بوچینەم هەیە ئەڵم خەستەخانە حەبی پاراسی دۆڵێن بم ئیتر ئەبێم زیندانە چی بێ بێت ناوی بەچی ناوی چاکسازی بێ بەڵام یەک لەو حیان هەڵواسی وە لە دەرەوەڵەن چاکسازی ئەژینا لە ئەسڵەوە هیچ چاکسازیی دیان نیە هەمووی گەندەڵیە هەمووی دزیە بەس پارە بەسەر ئەم کوڕی فەقیر و هەژارەوانێ ئەخۆن و هیچی تر ئەوەی کە لێرە کێشێکی بەستی گیراوە ئەوان لە دەرەوە ڕۆژانە هەزاری واکەن و کەس ئاوڕیان لێ نایەتەوە ئێوە ئەندام پەرلەمانی بەڕێستانەیە داوەتان لێ یەکەین دیاتانە پاڕێنەوە هاوکاریمان بکەن ئەندام پەرلەمانەکانتان بنێرن بەڵام ئەندام پەرلەمانە بەڕێزەکانی وەگەر ڕۆژێک هاتن ئەم زیندانیوانێ دوای فتەی دایرە و کۆمەڵێک کەس نەکەوێ بڵێن بۆ فڵان شوێن با خۆیان بیان قسە لەگەڵ زیندانەکانە بکەن نەخۆیان چەند کەسێک یاریکرد و بەس دەبر و کۆمەڵە قسەیان پێ بکەن ئەمڕۆ ئەندام پەرلەمان هاتووە کەس نەیدوانێ قسەیان لەگەڵ بکە خۆیان کەسی تایبەتیان هەیە و قسەیان بۆ بکەن و کێشەکانی ناو سیستەکە ناخنەر بۆیە داوەتان لێ یەکەین دەنگمان پێێنن بەلایانی پەیوەندیدار لێبوردنێک بێ هەر شتێ بێ ئەم زیندانیانە ئاوڕێکیان لێ بنوانێ کێشەمان زۆر زۆرەیە کاکەریب گیان ئیشەڵا پەیامەکەت گەیشتووە و دەستەکانە خۆش بێ مەمنونی تۆ دەستی تۆش خۆش بێ سوپاسە دەکەم ڕێزم بگێنە هاوڵانت سوپاس باوکی محەممەد کۆ تا پەیوەندی وەرەگرم لە شاری سلێمانیەوە 2 دقەش کاتمان هەیە السلام عليكم قربان وعليكم السلام ورحمة الله وبركاته باشی برای برازم حالت چۆنە چۆنی باوکی محەممەد باشی گرام بژی سپاس دەکەم بەڕێزی وەڵی من یەک پێژار و هەنە سەرنج تێبینیمەیە یەک بۆ کەسانی کە با بڵێن کە پەیوەندیەکەن بە بەرنامەکانتان و کە بەشان و باڵی دەسەڵات و ئەم دەسەڵات و حکومەتێکە بەنا حکومەتە هەڵداێت کەسێکم بینی بەڕجاتان لێکم ئێوە مەیەڵن یان دایکەیان ئەو ڕقەمە لەلای خۆتانە حەسەر حەتێکی سووری بیابێن ئەگەر جارێک تێکردەوە بزانی کە چێمە ئەمە گوناحەکات بەوانەوە سەر بکەیت يعني خلقانێکی داخلەتە ئەوە نەهامەتی بینەوەندە گیرۆدەوە بە دەستم دەسەڵاتەوە ناوەتا خەریکە خۆی لەناوە با خۆی و بژێتەوە سەرکەوە چی بە میلەتەکە بەڕاستی من داواکەم لە مامۆستا سەلاحەدین مامۆستا عەلی بابیر کە ئەمانە خەڵکێکی زۆر پاکن هەموو کەس زانە کە هیچ شتی حەقێک لەلای ئەمان نییە نە قوتی خەڵک لەلای ئەمانە نە بۆرێنە و نە هیچ شتێک نە سەرۆتی وڵاتە لەژێر دەستیوانە بەس دەبە ئەمان هەستن مامۆستا سەلاحەدین مامۆستا عەلی بابیر کاکە پێشەوەیەکی ئەم خەڵکە بکەن بەوەڵڵای مامۆستا عەلی بابیر و مامۆستا سەلاحەدین حضرت عمر پاکتێکرد بۆ پێشەوەی خەڵکە ناکرد بۆ نایەنە سەرجادە بۆ داوا لە مافی ئەم خەڵکە ناکرد یعنی بۆ ڕێگری لەم منکەراتن هێزاری بنی ئەم کوردستانە ناکرد کە جیرۆدەی خەڵکیان جیرۆ دەکردووە کاکە خەڵکەوە دا ئەمەدا هەمووی جانی لە دەستدا سێبانیە ئەمان بێباکن لە میلەتەوە دا خەڵک نانیە بخوا خود نییە بخواتێتە سەرجادە جیرۆدە بێ بە نەخۆشیەوە ئەناڵێنێ ئەمان هەر بێباکن هیچ ڕێک لە میلەتە دادەنەوە یعنی من جارێک ڕجاتان لێکە با مامۆستا عەلی بابیر کاکە بڕاکە یانی بێتە سەرجادەی هەموو خەڵک لەگەڵیات یعنی کاکە بۆچی نایە یعنی چی ترسێگەیە چ کێشەیەگەیە کاکە منێکی هاوڵاتیەم ڕوبەڕووە بنەوە تۆیەکی یەک ڕوبەڕوو دەبنەوە بەس دوو سەرکردە بێت کاکە خەڵک هەمووی هەڵت تێ یعنی تاتی ئەم خەڵکە ئاوا بناڵە گوناح نیە ئەم خەڵکە ئاوا لێ بکەی گوناح نیە ئەم خەڵکە چی نەما میلەتە بۆ ئەم دەسەڵات و دزانینەکە ئەبینی ئەبە بۆ دەردەیە بن بۆ نەهامەتی ئەبن کە ئەبینی ڕۆژانە چیان لێەکەن ئەوە تانی ناتوانێت قوتی تەندروستی باکە کە بتوانێت کە ئەم ئێستا تەندروستی کە بتوانێت ئەم خەڵکە چارەسەر بکە هەر ناتوانێت قوتی تەندروستی با بۆ نایە یعنی ئەیانەوێت نێتی چاکسازیان یەگەرەمانە نێتی چاکسازیان دەسەڵاتە یعنی سێرکە لە چاکسازی خەڵک چاکسازیان ناسەر موچەی فەرمانبەران من داوا ئەکەم ئەگەر بێت و ئەمەیان کە ئەمڕۆ
لە کەناڵە زیکی خۆیانەوە گوێم لێ بوو ئەوە لە ساسی پێنجی موجێ فەرمانبەران کەمەکرێتەوە ئەگەر بێت و ئەما من حەق داواکەم لە حەقی چین و توێژە بەبێ جیاوازی ئەگەر ئەوە یەک تۆز گیرە دێ بێتە سەر جادە ئەستا ئەمانە بەربارانکە ڕسوایەکە بارەکەکانیان بێنە دەریان تێ بڵا خەڵک گوناح لەوە زیاتر لە ساسی پێنج ئەڵێ وەڵای ئەمە 180 میلیارد کەمەکەینەوە بۆ 500 و ئەوە نە میلیارد دینار ناتوانین پارەبێت يعني أي بو ناتواني بو أزناني بو أزناني بو نار بو شيء نقول لك شو أتقول له كذا كواز نميلة بينا مثلا السنو صار كتوانا نية الصلاة نية واس نميلة بينا باجي كتير بالربا والله يجولك كيف بالربا بره لما باشتري أمانة بالربا بره يعني من نعم وزير زيادة لكات أفكر من أول أنا دعوة قبل لما مصاني برز كان بين الصرخة يعني ترخلك بس والله يجناحه والله تعالى كريت اللي كانت تصرشاني أو نقوشنا لما باشتري زانه أجر بيجري بلم من كرانة نك كأمان أواخذ كان جيرو ذكروا وهاتنا أزانه دي يشكلون كنالاني ك باشتري برنامج على سرموسوقتي خلقاته فلا أمراض أتفق أوش توانا أوش أوية فلا ذكري هنجاي زيادة بقول بشانداني كي أجر حد كذا ما كمول يستوي يبتو بين الصر الشقام كاك بعد أنا صر شقام خلق جدوان كذا دست خوش باوکی محەممەد پێم ئەڵێن کاتم نەما دەست خۆش گیانەکەم سپاس بۆ پەیوەندەکەت بینەرانی بەڕێز بەرنامەی دوانگەی خەڵکتان پێشکەش کرا تا ئەڵلقەیەکی تر بەخواتان ئەسپێرم. ئەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.